سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوێ زانکۆ لەگەڵتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بەربەشەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆدا بەردەوامە بین لە سەر کۆلێژی زانست. بۆ ئەم ڤیدیۆیەش باسی بەشی کیمیا لە کۆلێژی زانست بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند زانکۆ لە هەرێمی کوردستاندا ئەم بەشە هەیە، کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و بە پارالیل چەند بووە. بۆ ئەوەی خۆشەویست زانیاری و بەرچاوڕوونی تەواوتان هەبێت سەبارەت بەم بەشە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بێبەش مەکەن لەم داتا و زانیاریانە.